کامێرەکەی بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جوانترین سڵاوتان لێبێت بە هیوای لە ساغ و تەندروستی بۆ هەموو لایەکتان خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاکشوان خی گەورە دەرفەتی پێبەخشیون جارێکی در بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست چاک بینەوە بۆی کە بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژتان بە کۆمەڵێک پڕگە و بابەتی جیاوازەوە پێشکەش بکەیت. زۆر سپاس کاکجار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێت لە هەر کوێیەکە ناسوودە و کامران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاکجلال و باوکاری هاوکارانم لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە خزمەتتان هابین. بابەتێکی گرنگی ڕۆژ هەیە کە توانین بڵین بەشێکی زۆری هاونیشتیمانیان و هاوڵاتیان و خانەوادە و خێزان و ماڵەکان لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ چاودێری دەکەن. ئەویش کێشەی کۆچبەرانە و هاونیشتیمانی و هاوڵاتیانانەکەوە چه وڵاتیان بەجێ شوێت و گەشتبردنە یەکێک لە وڵاتانی ئەوروپی یاخود ئەو هاوڕێ و دۆستانەشمان کەوا ئێستاکە لە سنوورەکانی نێوان بیلاڕوسیا و پۆڵند داگیریان خواردەوە بە شێوەیەکی گشتی بارودۆخی کۆچبەران کە ئێستاکە قسە و باسێک هەیە بەرەو ئەڵمانیا دەڕۆن بابزانین لە ئەڵمانیا چی دەگوزارێت لەوێ بارودۆخی کۆچبەران چۆنە چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت کێشۆگرفتەکان چۆن ڕوبەڕویان دەبنەوە وەروا بە پێچوانەشەوە لایەنە باش و سوودەکانی چین ترۆڤەی بابەتی کێشەی کۆچبەران دەکەین. هەوڵەدەین هەر ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆواتە لەم بەرنمەیەدا کەسێک لە ناو دارستانەکانی بلاڕوسیا وەرگرین لەبەرەوەی کە باستەوە دەکرا ڕۆژی دووشەمە دەواازەکە بەڕویانە دەکرێتەوە ڕۆ ئەڵمانیان کۆچبەرانە دەڕۆن بۆی کە پشڕاستیان بابەتە بکەینەوە ڕاستەخۆ لە ناو دارستانەکانی بلاڕوسیاەوە هەوڵ دەدەین کۆچبەرێک وەرگرین لەوەی کە زانیاری زیاترمان بداتێ بەڵام دەستپێک با بچینە لای زانیاریەکانی کەشوهار چەند دەبوو ئەمڕۆکایمە هەمومان زانیاریەکانی کەشوهای ناو دارستانەکانی بلاڕوسیاشمان بگواستایەتەوە بزانین کەشوهەوا لەوێ چۆنە بەڵام بابزانین شار و شارچەکانی هەرێمی کوردستان پلەکانی گەرما چۆنە. وەڵایزان دووبارە سڵاوتان لێبێت وەک ئاماژەمان پێکرد لە بەش یەکەین بەرنامەکەمانە باس لە بارودۆخی کۆچبەران دەکەین بە شێوەزێکی گشتی بەڵام بە دیاریکراوی لە وڵاتە ئەڵمانیا بارودۆخی کۆچبەران لەوێ چۆنە چۆن بارودۆخی ئەو با بڵێن یەکەم جارە و وەروا و کێشۆگرفتانەی لەوێ هەیە. میوانداری هاونیشتیمانێکی کوردستانمان کردووە کە دانیشتی وڵاتی ئەڵمانیایە ئەویش زۆر بەڕێز چالاکەوان کاگ وشیار ناڤیانی سڵاوت لێبێ و بانیت باش سپاس بۆم دەرفەتە. گەر لە بارودۆخی کۆچبەران بەگشتیەوە بدوێن و فۆکسێکیش بخینە سەر بارودۆخی کۆچبەران لە وڵاتی ئەڵمانیا. بەیانی باش سڵاو بۆ یارانی کەنالی ئەوەی ڕاستی بیت پەنابەران دوسێ جۆر هەنا یەک سەرهەلدان کە شتیان کرد بۆ ئەڵمانیا ئەوە تەواوەتوانی ئەوانەی لە دوای سەر دەوروبەری هەتا نوتۆپێن شەڕی ناو کاتێکی نەخۆش گەشتیان کردی ئەوانە هەوڵاوەتی ئەڵمانی
مناڵیان گەورە بووینە و ژیان لێرە دەبەنەسان کە وەژمەی سێمان بنێن باڵی تەخیرە دەستیان پێکردێکیان ئاوانینە کە لە 2014 و لە دوای کات بەرەو کوردستان هات گشتێکی تنە و ژیانێکی ترن لە ئەڵمانیا دەبەستن. زۆر باشە کاگوشیار ئەوەی کە ئێستا لە ئەڵمانیایە و کۆچبەرە هەلی دەرفەتی وەرگرتنی با بڵێن ئیقامە لە ئەڵمانیا بۆ کۆچبەرانی کورد چۆنە چونکە ئێستا باس لەوە دەکرێت کە تەنانەت کۆچبەرانی ناو دارستانەکانی بلاڕوسیاش بڕیار وایە ئەمڕۆ ئەڵمانیا بیانگرێتە خۆی ئەگەر بێت و کۆچبەرەکانی بلاڕوسیا ئەمڕۆ ئەڵمانیا بیانگرێتە خۆی ئەو کۆچبەرانشی کە پێشتر لە ئەڵمانیان وەرگرتنی ئیقامە گرتنە خۆی ئەو کۆچبەران لە وڵاتی ئەڵمانیاوە چۆنە؟ بەڕاستی ئەوانەی پێش 2015 ئەمەیان وەردەگرت بەس 2015 ئەوانەی وەکو هەولێر و ئیقامەیان زۆر زەحمەتە ئیش وەرگرت ئەوەدیوە ئینجا پولی ئەوانە زوو بەڕاستی ئەوانەیە شازەیان کە بە ملیۆنان خەڵک ئێستا کاک وشار دەنگی بەڕێزت بە باشی نایەتە لایەمە بەڵام با من دیسانەوە و پرسیارە بکەینەوە بۆ تەکمیلەی ئەوەی کە بە دەنگی تۆش بە باشی بگاتە لای ئێمە بە شێوازێکی گشتی ئێستا کۆمەڵێکی زۆر هاونیشتیمانی کوردستان لە ئەڵمانیا هەنی قامەشیان وەرنەگرتووە چەند ساڵێکە لەوێشن لە کاتێکە ئێستا ئەڵمانیاش بڕیارە ئەمانەی لە سنووری بیلاڕوسیا وەربگرێت ئەم جۆرە دەبێتە مایەی خێر بۆ ئەوانەی پێشووتری ژیان دەبێتە بارگرانی هەم بۆ ئەمانەی کە ئێستاکە دێن و لە ڕابردوو ژواتە یاسایەکی دیاریکراو هەیە بۆ کۆمەڵە کۆچبەری تایبەت یاخود بە شێوازێکی گشتی بەدەر لە ئیقامەش دەرفەتی کار وەروە هەلی مانەوە خان و شوێن مافە یاسایەکانی تر بۆ کۆچبەران لە ئەڵمانیا بە گشتی چۆن دەگوزارێت؟ ئەوەی ڕاستی بیت ژیان لە ئەڵمانیا مەسەلەی سەفەرە بس إقامة نفس إقامة كلامه جاب كان هذا كتالي بيسري ما عندنا فاري خود برده كريت تأمين نخوشي تيا بتشي دكتوري مستشفى أخوانا كتبيز بوي أوانا همو دابين كراوة كم يسمعين لكم زور بيان خانوها مرقيت يعني حتى إقامش نبي شخي خويا بتعيبت إذا كسك بيت دو كز بيت هكا خوي خيزان دار بيت أو هر عصر زۆر باشە کاگوشارە ڕاستەخۆ بچنە قوتابخانە بۆی ساڵی خوێندنیان نەفەوتێ بەڵام ئەمانە زمان نازانن یاخود لەگەڵ سیستەمی پەروەردەی ئەڵمانی ڕەنگە لەگەڵ هەڵەمی کوردستان گرفتیان بۆ دروست نابێ و قوتابیانە ئەو خوێندکارانە ساڵی خوێندنیان دەفەوتێ ئەوەندەی ئاگاداربی چۆن ئەو بابەتە دەگوزارێت؟ کاری بۆیان دەکرێت خاصەتەن مناڵ و ئەوانەی کە قوتابی بن نەهەژدە کەمتر بە یەکسەر دەوام دەکەن لە دوای کۆرسێکی 6 مانگی وەردەگرن کە زمانی ئەڵمانی فێریان بوو یەکسەر داخلی مەکتەبی ئەڵمانی دەبن لەگەڵ تەڵەبەی ئەڵمان و لەگەڵ تەڵەبانە ئەوانەی کە قوتابی پێش ئێستا کە لە دەوام دەکەن یەکسەر داخلی مەکتەبە بوون و زوو زوو داخلی ژیانی ئەڵمانیا دەبن و بە ئاسانی وەردەگرن و بە ئاسانی تەخەرج دەبن و بە ئاسانی دەوام دەکردن و تەعینیش دەبن بەڕاستی ئەوە نەش شتێکە کە بە خەڵک وا دەڵێم دیعایەک بکەم خۆشی ئەڵمانیا باز بکەم بڵێم خەڵکەکە هەمووی وەرن ئەوانەی کە پێویستە ژیانیان نەخۆشە ناتوانیت ژیان بەتەسەری مۆچەی نییە لە کوردستان پێویستی هەیە ئەوە بابەتێکی ترە بەڕاستی ئەمە ناتوانین بڵێن تەشجیعی خەڵکەین بڵێن وەرن یان بڵێن مێ ئەوەش گرفتێکە بەڕاستی کە زۆر خەڵک دەڵێن ئێوە لەوێ چی دەکەن مادە بە خەڵک بڵێن نەیە دیادی بگەڕێنەوە ئەمە وا نالێن بەڕاستی بەس پێویستی خەڵک هەبیت و لەوێ ژیان نەکرێت لە کوردستان لێرە ژیان بێتە سەرێ کە نەخۆشە
منالی هەیە حەزەکەت منالی مستەقبەلی هەبێت دەوێت مستەقبەلی نەبی ئەوە بەڕاستی ڕێگایە دەرفەتە بۆ هەموو خەڵک. زۆر باشە با پرسیاری پێشووتر بکەمەوە لەبەرەوەی کە ئەو کات سەڵتی تۆ باشی ناگەشتە لای ئێمە. وەرگرتنی ئیقامە بۆ ئەو کۆچبەرانەی کە لەوێن واوانشی قەرارە لە بەلاڕوسیا بە هەموو ناڕەحەتی و زەحمەتەی کە گەشتوونەتەوێ ئەڵمانیا بیانگرێتە خۆی تا چەندە ئاسانە بۆ بۆرە کاگوشە پرسیارەکەمان دووبارەیە لەبەرەوەی پێشتر سەڵتت بە باشی ناگەشتە لای ئێمە فەرموو. ئیقامە وەرگرتن وەک بۆتم دەنگم نەگەشت لە 2015 بڕیاریاندا ئەوانەی لە سنووری سێ شارەکانی کوردستان بن ئیقامەیان زۆر زەحمەت بوو کە مستەمسکیان خەڵکی منطقەی شاری دهۆک و هەولێر و سلێمانی ئیقامەیان بۆ زەحمەت بوو. خەڵکی کەرکووک و دەوروبەری دهۆک و هەولێر لەو سنووری کە 140 ئەوانە ئاسانیان ئیقامەیان وەرگرت. ئەوانی تر یان بە ڕێگای ئیش یان بە ڕێگای زەواج یان بە ڕێگای جۆری تر هەبوو ئیقامەیان وەربگرت. بەس ئێستش ئەوانەی کە ئیقامە نەیان هەبی بڕیاری ئەڵمانیاوەیە کە دوای 2 ساڵ 3 ساڵ اندماجی کردی لە ناو مجتەمعی ئەڵمانی ئەتوانێت ئیقامە وەرگری دوای ساڵ و نیو لە ئیش لە زمان کە کەسێک مابیتە لێرە ئیقامەی وەرنەگرێت ساڵ و نیوەک ئیشی سپی بکات بە ڕسمی پارە لە حکومەت وەرنەگری ئەو کاتە ئیقامە ئەدەنێ بە ئاسانی لەسەر جەوازی عێراقی ئیقامەی وەردەگریت نەلجۆ. زۆر باشە کەواتە ڕەوەندی کوردی یا بەگشتی هەموو کوردانەی کە لە ئەوروپا و لە ئەڵمانیاشن چیان کردووە تا ئێستا لەوەی کە ئەم ڕاگشتیە بۆ ڕای فەرمی ئەڵمانیا دروستکەن لەوەی کە بارودۆخ لە هەرێمی کوردستان ڕاستە لە ڕووی ئەمنیەتەوە باشە شەڕ و ئاژاوی تێدانە بەڵام دنیای قەیران و گرفتی ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت سەرکوتکاری ئازادیش هەیە لە هەرێمی کوردستاندا لەوەی کە کاراسانی بکرێ بۆ ئەو کۆچبەرانەیە و گەنجانەمان کە ڕوو لە وڵاتی ئەڵمانیا و ئەوروپا بەگشتی دەکەن. بەڕاستی لێرە زۆر جێگای تایبەت هەوڵیاندایە بەرامبەری کۆنسولی و سەفارە و بەلەدیاتی ئەڵمانی کە هەوڵ بدەت ئەوانە نەجات بن لەو دارستانە و بەرەو ئەڵمانیا بەس وەک ڕسمیاتی ئەڵمانیا ئەوە زیاترە لە 2 هەفتە باز دەکرێت کە وەربگرن زیاتر مقاتعەی بایر کە پێویستیان زۆرە بەرامبەران بەڕاستی حقیقەتە چکو ئەوروپا ئێستا قال العجوزە کە پێدەرێن زیاتر بە پیرەوی دەڕۆت بەڕاستی چکو گەنجیان نیە ئیشکەن ئێمە وەک تەجربەی خۆمان ئەکە باس کرد پێشی 30 ساڵ و ئێستا خەڵکی ئەجنەبی کە پێدەرێن ئەوەسلەندەر ئێمە پێدەرێن ئەجانب یعنی لە ئاستێکی زۆر زۆریان چۆینە ناو کۆمەلگای ئەڵمانی بە ئیش لە پێشی ئێستا مەسەلەن بەس لە قەتاعی خاص ئیشیان دەکرد ئێستای تایبەت ینی ئێستا لە دەوائیر و لە پۆلیس و لە حکومەت و لە بەلەدیات و لە موظف و دەوائریش وەریان گرتێت چکو ئەوانە پێویستن خەڵکی ئەجنەبی بێت و تایبەت گەنج و ئەوانە پێویستی یەد العاملەنە دەستی ئیشکەر چکو گەنجیان نەمایە کەسیان نەمایە ئیشکەر لەبەرەوە وەردەگرن بەس کە هەوڵدان بۆ ئەوانەی کە لە بەلاڕۆسیا بەڕسمی هیچ بە ئێمە نەکراوە حقیقەتەن ئیلا لە ڕێگای یارمەتی هەتا ئێستا ئەوش مەجاریان نەدا بە ئێمە بڕۆین یارمەتیان بکەن ڕەخمە بۆ ئێمە مەسەلەن دەوری 1500 کیلومتر سنووری بەلاڕۆسیا لە ئێمە دوورەش بەس هەوڵماندا چەند محاوەلەمان کرد کە مەواد و تشتیان ببەن پێویستیان بۆ بین کەنۆکەرۆریان ببین بەس بەڕاستی ڕێگایان نەدا حەدا خاچی سۆری بەلاڕۆسی و پۆلۆنی یارمەتیاندایە بە ڕێگای خەڵکێکی تر کە مەجالیان نەدایە ئێمە زۆر هەوڵماندا وەک مزگەوتانی کورد لە ئەڵمانیا تایبەت چۆن پێشی ئێستا 2014 و 15 بوو بەنەبەرانی سووری و عێراقی کە وەختی خۆیان هات بە هەزارە تەن تشتمان برد بۆ کەمپان و بۆ خەڵکمان برد کە لەناو ئەڵمانیا ئاسان بوو لەو کاتە بۆ ئێمە یارمەتیمانیان کرد بەس ئێستا ئەوانەی لە بەلاڕۆسیا حکومەتی پۆلۆنی حکومەتی بەلاڕۆسیا مە ناتوانێت بچینە و زەحمەتە بۆ ئێمە ئاسانە بڕۆن بەس مەجالی یارمەتیان نادەن بەڕاستیەکە زۆربەی خەڵکی کوردەکان لە ئەڵمانیا و تایبەت مزگەوتەکانی کورد ئامادەی خۆیان دەربڕی بۆ کە جل و بەرگ و نان و خواردن و تشتیان بدەن و بڕۆن بەس بەڕاستی بەداخەوە هەتا لە ڕێگای منەزەماتی خەیری پۆلۆنیش پەیوەندیمان کرد کە مەجالمان بدەن بڕۆن بە هیچ ڕێگا نە ڕاگەهاندن نە یارمەتی مەجالیان نەدا پۆلۆنیان بەداخلی سنوور ببین. باشە کەواتە ئەمەی کە ئێستا لە ناو دارستانەکانی بەلاڕۆسیا دەگوزارێت لەوەی کە باستەوە دەکرێت زوومێکی زۆر لەسەر کۆچبەرە کوردەکانە لە بەروی ڕێژەیان زۆرە ئایا تێڕوانینی ڕای فەرمی ئەوروپا و وڵاتانی ئەوروپا لەسەر هەرێمی کوردستان چۆنە چکە زۆر جار لێرە خەڵکی ناڕازی دڵی بەوە خۆشەکە دەڵێ ڕەنگە
شکۆیەک یا سومعەی دەسەڵاتداران یاریمی کوردستان لە کەدار بێ لای ئەوروپی و ئەمریکیەکان لەسەرەوەی کە چۆن گەنجەکانیان لە وڵات هەڵدێن لە دارستانەکانی بلاڕوسیا ئەمڕۆ قەیرانەکە دەبینرێ و بە ئاشکرا عالەم دەیبینێت. ئەوەش دوو قسە لەسەری هەیە کە ئێمە ببنە قسەی ڕسمی وەک حکومەتی ئەڵمانیا قسەی تایبەتیان هەیە ئازانن وەڵی کوردستان چۆنە و سیاسەتی کوردستان چۆنە و دەسەڵاتی کوردستان چۆنە ئەوە ڕێیەکی ترە بەس عامی خەڵک و ئۆپسیۆن لە ئەڵمانیا بابەتێکی تریە کێشە ئێستا لەسەر ئەڵمانیا تا ئێستا گەشتە بڕیارێکی قەتعی چکۆ ئێمە لە حالەتێکی تازەینە یعنی پەرلەمان تازە دروست بووە تا ئێستا کۆنەکانی حکومەتی ئەڵمانیا وەک مێرکلەوانە تا ئێستا قسەیان نەبووە ناتوانێت قسێکی قەتعی بکەن لەسەر ئەو بابەتە بڕیاری ڕسمی بیت و حکومەتی تازە شێت ئێستا نەکەتێک کارە ئیش بێت و قسە لەسەر بکرێت و بیتە بڕیار یعنی هەتا ئێستا لە پەرلەمانی ئەڵمانیا قسە و مناقەشە بووە بڕیاری قەتعی ناتوانی بڕیار بدات. هیچ سومعەیەکی هەرێمی کوردستان بەمە لەکەدار دەبێت لەوەی کە لای ئەوروپیەکان بەم شێوازە گەنجەکانیان هەڵدێن؟ ئەکید بەتێت حکومەتی ئەڵمانی و حکومەتی ئەوروپی کەوتشتانە ئەبینن و دەبیستن ئێستا لە سنوورن احتیمالە قسەیان نییە و ناتوانێت بیستن بەس کە بەیانی بکە لە ئەوروپا مەسەلەن بێنە ناو ئەڵمانیا داوای لەجۆ بکەن و لە تحقیقی محکەمە قسەیان لێ بکرێت هەر کەسێک لە جۆرێک قسە دەکات خۆ دەکەت لە بۆ لە بەرچی لە کوردستان ڕای کردیە بێتە لێرەنجا ئەوەی لە سیاسی قسە بکات ئەوەی لە بەسی اقتصاد باس بکات بەلێ بنەبەرەوە ڕاکردیمە لەبەر نەخۆشی باس بکات ئەوە لەسەر ئەو پەنابەرە دەمینێت بەرامبەری محکەمە چ قسە بکرێت ئەو کاتا بیتا ڕسمیات بدەچێتە مەلەفاتی حکومەتی ئەڵمانیادا بەرامبەری حکومەتی کوردستان وەزعی کوردستان چۆنە بەڕسمی ئەو کاتا هەموو لە مەلەفات نویسیت و تحقیق دەکرێت و دەبیتە لەناو مەلەفی حکومەتی ئەڵمانیا. زۆر باشە مامۆستا وشار بە دیاریکراوی ئەگەر هیچ زانیاریەک هەبێت دەمەوێت دیسانەوەمە بپرسمەوە زانیاریەک لە هەرێمی کوردستان هەیە بەشێکی زۆری کە سوکاری ئەو هاونیشتیمانیانەی لە سنوورەکانی بلاڕوسیان لێرە دەنگۆیەوە هەیە کە ئەمڕۆ دووشەممەیە لەلایەن یەکێتی ئەوروپا و بە دیاریکراوی وڵاتی ئەڵمانیاوە دەرگا بکرێتەوە یاخود هاوکاری ئەو کۆچبەرانە بکرێت بگوازرێنەوە بۆ ئەڵمانیا ئەم زانیاریە پشتڕاست کراوەتەوە ڕاستە و دۆنگۆیانەش لەوێ هەیە و ئەگەر بێت و ئەو هاونیشتیمانیانە بێن ئەڵمانیا ئەوەک باست لەوە کرد پێشتر مزگەوتەکان ڕۆڵیان هەبوو بوو بە دەمەوە چوونیان هیچ ئامادەکارێک کراوە بۆی ڕەنگە بەشێکی زۆریان لە ڕووی مادی و معنەویشەوە پێویستیان بە هاوکاری و قسە لەگەڵکردن و ڕەنگە کۆمەڵێک پێداویستی تر بێت. بەڕاستی هەتا ئێستا وەک ڕسمیات لە هیچ ڕاگەهاندنی ئەڵمانی بڕیاری پێشەکیش گوتم هەتا ئێستا بەس قسەکردنە بەس لەسەر بابەتی کە بێن و جێگایان بکەت و بەڕاستی کەسێک داخلی ئەڵمانیا بوو پێویستی هیچ یارمەتی خەڵک نییە یعنی لە ناحیەی ڕۆحی نەبی پێ بڵێنەوە مزگەوتەوە و کوردی مسلمان و بێ مزگەوتەوە بچانە شتێکی کەمیان پێویستی تەرجمە ببیت وەلەو ئێستا ئەو شنەمایە چکو حکومەت خۆی ئەوەی دروست کراوە مەسەلەن پێشی چەند ڕۆژێک دوو گەنج تازە گەشت بوون لە ڕێگای ئێمە هاتن دوسێ ڕۆژ استیراحەیان کرد و چۆنەکەم یەکسەر وەردەگرن فەحس و دکتۆر و تشتیان بۆ دەکرێت و جێگا بۆ دابین دەکرێت و ڕاتبێکی کەم وەردەگریت ماوەی یەکەم لە کەمپە هەتا بڕۆتە جێگای خۆی تایبەت و بڕیاری لجوئی وەربگریت ژیانەکەی هەموو دابین دەکرێت و بێ کێشە و بێ پێویستی خەڵکێک ببیت بەڕاستی ئەوەیە مەسەلەی سیستەمی ئەڵمانی فەرقە لەگەڵ هەندێک وڵاتی تر زۆربەیان وەک ئەڵمانیا بەس ئەڵمانیا تایبەت بەندێکی خۆی هەیە ڕەفز نە لجۆ وەرگرتن حەقی لجۆی نەبێت گەڕاناوە نییە لە ئەڵمانیا زۆر زەحمەتە کەسێک حکومت بکەنێتەوە ئیلا کێشەی گەورەی نەبیت وئیلا ئیقامەش نەبیت حەقی ژیانی هەیە لە ئەڵمانیا وەک ئەڵمانێک چۆن لە ناو ماڵێکەشی ڕاتبی خۆی هەیە ژیانی خۆی هەیە هەموو احتیاجی مەکتەبی هەیە خاصەتەن ماڵ و مناڵ و ئەوانە بن گەنجیش بیت دەرفەتی ئیشی وایە بەڕاستی ئەتوانێت ئیشکرد و ژیان بەتەسەرێ بە باشترین ڕێگا. زۆر باشە مامۆستا وشار با قۆناغێک بڕۆینە با بڵێن پێشتر ڕەنگە ئەمانەی کێستاکە لەسەر سنوورن لە چەند ڕۆژی داهاتوو ئینشەڵڵا ئەمڕۆ کێشە و گرفتیان چارەسەر بێت بەڵام زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی بەڕێزت لە ئەڵمانیا لە ئەڵمانیاژین ئیقامەشیان هەیە مافی مانەوان هەیە لجوویان هەیە بە شێوازێکی تر کێشۆگرفتی کوردانی ئەوێ لە دوایەوەی لەوێ نیشتەجێ دەبن مناڵەکانیان دەخوێنن کێشە کۆمەڵایەتیەکان گرفتی ئایلەی و خێزان بەگشتی یا خودت کێشە یاساییەکان لەبەروی بەڕێستان هەوە کوچالەکەوانێک مامۆستایەک وەروەها ڕەنگە لەبەروی لە مزگەوتەکان ڕەنگە کۆمەڵێک
بەرگێک کەوتن و تێکەڵاوی و وەرگرتنی معلومات و زانیاری زۆرتر لاتانە بێ ئەم کێشانەی لەوێ ژیانی تاراوگە چۆن دەگوزارێ کێشۆگرفتی خێزانی کوردی لەوێ لە ئەڵمانیا بەڕاستی ئێمە وەک مزگەوتەکانی کورد کە لە ئەڵمانیا دەوری 6 مزگەوتی ئەمە نێزیکی یەکین زیاتر 3 مزگەوت زۆر نێزیکی یەکین بە ڕێگای سەعاتێک و کەمتر و ئەوە ئەکتیفن لەو ئیشەی ڕەبەندی کورد لە ئەڵمانیا ئەوانەی لەم شارانەیە کە مزگەوتی کوردیان لێە بەڕاستی کێشەی کۆمەڵە کەمترە لە خەلکانی لە شاری ترن کە مزگەوتیان لێە هەموو شارەکانی ئەڵمانیا مەتوانێت بڵێن مزگەوتی لێە یان مزگەوتی تورکیا یان مزگەوتی عەرەبە بەسکە ئەو شارانەی مزگەوتی کوردە خزمەت زیاتر بۆ ڕەبەندی کورد دەکرێت و یا یارمەتیان دەکرێت ئەمە بڵێن وەک کێشە بەڕاستی من یەک لەوانەمە ئەوە تقریبا دەبیتە دەوری 20 ساڵ لەو بارەیش دەکەم کە کێشەی تەلاق و زەواج و کێشەی پیا و ئافرەت لەگەل یەک لە ناو ماڵان بەڕاستی کێشێکی یعنی ئەتوانم بڵێم لە هەموو ڕەفەندانی تری مسلمانان لە ئەوروپا ئەمە احتمالە بڵێن کورد احتمالە کەمتر بیت لە تورک و لە عەرەب و لە خەلکانی تر احتمالە کێشەی ئەمە کەمتر بیت ڕەغمە هەیە یعنی نالێم نییە قەتعیە ڕەغمە کێشەکانی وەکی کوردستان نییە ئیلە لە زێدە پەڕی تشتی تەفاهەمێکی نەبیت بەڕاستی لەگەل پیا و ئافرەت و ئیلا ژیانێکی لێرە یعنی زۆر جا دەرێن باشە تو چی کێشت هەیە لەگەل خێزان یان لەگەل پیا و کە موچەت هەیە کارەبات قەتع نابێت ئاوت هەیە تەمینی سەحیت هەیە ینی کێشانی بەسیتە بینی خۆیان دروست دەکەن لە ئەتوانی بڵێن سوء تەفاهم لە یەکتر تێنە گەشتن کێشە دروست بێت و ئیلا ژیان هەموو دابی کراوە عەدە مەسەلەن ئێمە تو لە غوربەی بەڕاستی غەریبیە بەس ژیان ئاسانە لێرە ڕاستە لە وەخت لە ئیش دەڕۆت وەخت لە دەوام دەڕۆت ژیانەکە ئاسانە بەس تەفاهم کەم بووە ئەو کێشانە وابزانام لە کوردستانیش ئێستا کە لە ڕێژەی تەلاق باس بکەین کە ئێمە زۆر جار متابعەوەی دەکەن کێشێکی زۆر ئێستا لە کوردستانیش هەیە کێشەی تەلاق و کێشەی خێزان دروست دەبیت بەس سەرانسەری ئەڵمانیا ئەمە بڵێن بۆ تربیەتی مناڵ ئەوانە باشن کە نێزیکی مزگەوتن چکو لە هیچ ڕێگایی تر ڕەڤەندی کورد یەکتر نابینیت و نێزیکی تر نابیت و یارمەتی یەکتر ناکردن لە ڕێگای مزگەوت لەوانی تر شاری تر احتیمالە کافێ هەبیت شەیخانەی هەبیت لە مناسبەکی شاهی یەکتر ببینن ئەما ئێمانە لەو شارانەی کە مزگەوتی کوردی لێە بەڕاستی ڕۆژانە یەکتر ئەبینێن ڕۆژانە یارمەتی دەکەن مناسبات لەگەل یەکن ڕەمەزانی ئیفتاری جەماعی دەکرێت مەکتەبی مزگەوت هەیە مەسەلەن هەموو هەفتێ شەم و یەکشەم مەکتەب هەیە مناڵ دەرس دەخوێنیت مناڵ هەیە لێرە لە دایک بۆیە ئێستاشیا عەمری 25 و 30 ساڵە قورئان هەموو ئەتوانی بە تەواوی بخیتەوە دەرس دەلێت لە مزگەوت و لە دایکبووی ئەڵمانیایە مزگەوت دەورێکی گەورە هەیە بەڕاستی بۆ ڕەبەندی کورد لە ئەڵمان زۆر باشە مامۆستا بێگومان ئەم هەواڵانە مای خۆشحاڵین تا چەندێک دەستکراوان ئەی گرفتان لەلایەن با بڵێن لایەنی پەیوەندیدار لایەنی یاسایی ئەوێ بۆ دروست نابێت یاخود بە پێچوانەوە هاوکاری دەکرێن ئەمە لەلایەکی تریش مادام مزگەوتەکان لە ئەوروپا بە دیاریکراوی لە بڕووی بەڕێزت لە ئەڵمانیای ئەوەندە کێشۆگرفتی با بڵێن کوردان کەم دەکەنەوە چارە دەکەن لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان یاخود ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان چەندێک هاوکاریتان دەبن نەک وەکو شەخسی وەکو بۆ دەستگای مزگەوتەکان بۆ موەسسە بۆ خوێندنەکانی بۆ مامۆستاکانی ئەوێ هیچ لینکێکی باش هەیە ئاوڕێک لە مزگەوت و ئاوەدانکردنەوەی مزگەوتەکانی ئەوروپا هەیە لە هەرێمەوە من ناتوانین بڵێم بەداخەوە یعنی دەسەڵات لە کوردستان هەتا ئێستا بەڕسمی تشتێکی وا نەکراوە بۆ ڕەڤەندی کورد تایبەت ئەمە بڵێن بۆ مزگەوت تشتیکرد هەر نەکراوە هیچم نەبیستیە لە خلالی ئەو 27 ساڵە تقریبا لە ئەڵمانیا زیاتر هەرکە کراوە بیت هەر لەسەر شان و خەڵکی ئەوروپا خۆیە یعنی ئێستا ئەو مزگەوتی خۆمان هەیەوە تقریبا 27 ساڵە ئەمری هەموو لە دەستی خەڵکی لێرە پارەکۆ کراوە بینایەت کراوە هەموو شتەکان لەسەر خەڵکی خۆمانە و ملەتی لێرە شتێکی کەم نەبیت مەسەلەن کەسێک هەڵبیتە لەوێ لە ئاواکردنی مزگەوتێکی تازە دەوڵەتمەندانی کوردستان یارمەتی تایبەتی کردبیت ئەمە وەک ڕسمیات بە هیچ شکل هەتا ئێستا بەداخەوە کە دوسێ جار شەوڵماندایە لە ڕێگای چەند مامۆستا کە لە ناو پەرلەمان بووینە مەسەلەن یان لە ناو ئەوقاف و تشانە بووینە وەک ڕسمیات نەکراوە بەداخەوە ئێمە کە دەبینی ڕەڤەندی تر مەسەلەن تایبەتی تورک
زۆر مزگەوت و بینایەت حکومەتی تورکیا یارمەتیان دەکات بیناتیان بۆ دەکات مزگەوتیان دەکات مامۆستایان دەنێریت کە بە تەعین و بە پارەی تورکیا دێن لێرە دەرس و مامۆستایان دەکەن هەر لە تورکیا دێنیان لێرە تەخەڕج دەکەن هەتا ڕادەیەک تورک لەو تشتە زیاترە لە هەموو ڕەبەدیتر. زۆر باشە مامۆستا وشار دەمەوێت ئەم پرسیارە بپرسم هەرچەندە ڕەنگە هێشتا وەڵامەکەی جۆرەکە بێ خەڵک دەڵێن ئەوە خۆی لەوێ بۆی ئەم پرسیارە دەکات. ئێوە قسەتان بۆ و گەنجانەمان چییە کە ئێستا دەیانەوێ لە هەرێمی کوردستانە کۆچ بکەن ڕووبە وڵاتانی ئەوروپا؟ بەڕاستی پەیامم بۆ ئەوانە ئەوەی ئەتوانێت لەوێ ئیش کرد و ئیشی بەدەست بکەوێت و ئەتوانی ژیان بیتە سەرێ و تەعین بکرێت و مۆچە هەبیت بەڕاستی ژیانی ئەوروپا وەک ڕۆبۆرتێکی دەچێ ئیشێ و دەیە ماڵ دیتنی خەڵک ئاسان نییە لە هەموو شارەکان وەک شار فەرقە. ئێستا شاری ئێمە مەچەنە مزگەوت ئەتوانی ببینی بەس لە کوردستان فەرقە بەڕاستی ژیان فەرقە بە هەموو جۆرەکان ئەکە ژیان هەبیت و ڕمۆچەت هەبیت و تەعین ببی بۆ ئەو گەنجانە سەداسەد کوردستان باشتر و چاکترە بێ ئەوروپا بەس هەکە هیچ ژیانت نەبیت پێویستت نەبیت و محتاج دەستت نەکەوی ژیان نەبیت مۆچەت نەبیت تەعینت نەبیت ئەمە ناتوانانی بەخەڵ بڵێن مەیل ناتوانانی بڵێ مەیە ژیان لێرە نییە بالعکس لێرە ژیان هەیە بەڕاستی ئەتوانی ژیان بەیەسەرێ بە ئیش بە تەعین لە مەکتەب لە دەوام ئەتوانی بەیەسەرێ بەس بەڕاستی لای ئێمە کوردستان باشترە کە ژیان لەوێ بکرێت و بەیەسەرێ و گەنجەکان تەعین بکرێن زۆر چاکترە وڵاتمان دوای ئەو کاتە کاوڵ دەبیت چۆڵ دەبیت ئەگەر گەنجەکان هات هیچ پاشەڕۆژ بۆمان نامێنێت لە کوردستان بەڕاستی. پێوەست کردەوە بە بابەتی داراییەوە بەڵام خەڵکێک ئێستا ئامادەیە بۆ نمونە سەر و دەفتەر دەدەن دەفتەر و پەنجاوەرەقە دەدەن بۆی بگەنە ئەوروپا واتە مەبلەغێک پارەیان هەیە ڕاستە هەیەە بە زۆر خانوو و سیارە بە باوکی دەفرۆشی ئەمجا هەڵدێ بەڵام هەر شێتی خۆی پارەکەی هەیە ڕەنگە بگری هێشتا ئەوەندەشی سەرۆت جێشت بێ وڵات جێ دێڵەوەڵە لەواتە لە ڕووی خراپی بارودۆخی داراییەوە نییە کە وڵات جێ دێڵێ ڕەنگە بۆی ئەوەی کە بڵێ لێرە مرتاح نیم یا حەزێکی بۆ ئەوروپا هەبێ قسەت بۆ ئەمانەیان چییە؟ بەڕاستی ئەو پارانەی سەرف بڵێن گەنجێک بیت دەفتەرێک سەرف کردیان دەفتەر و لیوێکی سەرف کردیتە تا بیکەیتە ئەوروپا بەڕاستی ئەو دەفتەرە ئێستا بە ئاسانی لێرە بەدەست ناکەیت ئەکە لە ئیشێکی گەورە نەکات بەڕاستی ئاسان نییە اقتدار بکات مۆچەی حکومەتیان پێ بدات تقریبا ئەڵمانیا لاندەك شار دەوری 500 دەگریت کە لە خانوو خۆ دانیشتێ و بێ ئیش ئەو پارەش بەشی بیکات اینجا بۆ ژیانەکەی بەتەسەرێ لێرەش گرانیە یعنی ئیشەکان ئاسان نییە وەک کوردستان تشتەکان هەردانە ئەو 500 یۆرۆ و 400 یۆرۆ یەڵا بەشی بیکات ینی ژیانەکەی بۆ مانگێک ببێتە سەرێ بەڕاستی ئیلا کە ئیقامەی وەرگریت یان لە دوای ئیقامەش وەرنەگیربیت ئیشی سپی بدۆزیتەوە ئیش کە تو پارێکی زۆری وەربگریت احتیمالە دوای ساڵێک 2 ساڵ اینجا توانیت ئەو دەفتەر و لیوی کە سەرفی کراوە هەتا بگەڕیتەوە بەڕاستی ئاسان نییە ئیش و پارە دروستکردن لێرە ینی زۆر خەڵک وا فکر دەکاتەوە بچە ئەڵمانیا دانیشە پارە لە سەرجادە وەردەگری ئەوان نییە بە ئاسانی بەڕاستی. ئەوروپا وەکو ڕۆبۆت ئیش دەکەی یا توانایەکانی خۆت جیاواز لە توانای هێزی جەستەی توانایەکانی خۆت دەتوانی بخەیتە گەڕ بۆ نمونە گەنجێک لێرە ڕەنگە ئەندازیار بێ گەنجێک لێرە ڕەنگە وەرزشوانێکی باش بێ نمونەمانەیە هاتووە ئەڵمانی هاتووەتە ئەوروپا ئێستا شوێنی خۆی وەرگرتووە توانەکانی خۆی لە کایە تایبەتەکەی خۆیان سەرف کردووە واتە گەنجی ئێمە و توانایی کە هەیەی لە ئەوروپا توانێت لە شوێنی خۆیان سەرفی بکە یاخۆت لەوێتە ناوەکو ڕۆبۆتی شەکە چونکە لێرە بە شوێن دۆزینەوەی تواناکانی خۆی و سەرفکردنیا دەگەڕێت. بەێ بەێ وەک قانون داخلی جامیعە ببیت ئەتوانێت بەو شەهادەی کە لە کوردستانی هەبووە مهندسە دکتۆرە چی بۆیە لەوێ ئەتوانیت لێرە یەکسەر تعدیلی شەهادەکە بکرێت و زمانەکەی فێر ببیت و کە قبولیان کرد تەواو بوو ئەتوانێت وەک ئەڵمانێک وەک کەسێکی تر زۆر ئاسان لێرە تەعین بکرێت و استیفادە لەو خوێندنەوەی کردبیت کە لە کوردستانی کردبیت ئەوە نەیکرێت بەڕاستی بێت یەکسەر دانیشت و تعدیلی شەهادە نەکەت و زمان نەکات ئاسانیە تەعین بکرێت یعنی بەڕاستی ئێستا کۆنەکەمانەوانی بەس دەکەن لە وەختی ئێمە هاتین و لە پێش ئێمە لە دوای مەزوەک هاتبوون ئێستا زۆربیان هەر دانیشتین احتیمالە مهندسمان هەیە بۆ یاسایق تەکسی مهندسمان هەیە بۆ یاسایق پاس بەس ئەوانە کە وەک گوتم جیرە کۆنەکانن کە گەورە بووینە مەجاالەوەی نەبووە بچیت زەمان فێربیت و تعدیلی شەهادە بکەت دانیشتێ و شەهادە بەتە سەری بە مرتاحین بەس بۆ گەنجەکان لە 18 و کەمتر بیت
احتیمالە فرسەکی باشە شانسێکی باشیان هەبیت کە توانن تعدیلی شهادە بکەن داخلی مەکتەبی ئەڵمانی ببن خوێندنەکەی لە ئەڵمانیا تەواو بکرێت زۆر بە ئاسانی ئەتوانێت تەعین بکرێت و ئێستا ئەو جیلە تازەکان چەند کەسێک داخلی پەرلەمانی ئەڵمانیا بووینە بەڕاستی یەک دوو لەوانە کۆنەکانن ئەوانی تر ئەوەیە کە 6-7 ساڵەکان هاتینە پێشی 7 ساڵ هاتبوو داخلی SPD بووە حزبی ئەڵمانی ئێستا لە پەرلەمان دانیشتووە کە نەبووە 7 ساڵ لە ئەڵمانیا. شار سەبارەت بە ئەو کۆچبەرانەی کە ئێستا لە وڵاتی ئەڵمانیایە کوردەکانی خۆمان بەگشتی لە ڕووی ئەوەی کە ژیانیان لەوێ لە ڕووی لە دەستدانی مەبادیە تایبەتمەندەکانی خۆیان وە بنەمانەی کە لێرە لەسەر پەروەردەیەکی جوانی کۆمەڵایەتیدا پەروەردە کراون کوردەواری خۆمان لەوێ وەکو خۆیان دەمێننەوە یا زۆر جار ڕەنگە هەندێکیان سەرگردان بن بەلا ڕێدا بچن بەگشتی چۆن کوردەکان لەوێ دەبیندێن؟ وەڵایی بەداخەوە بەگشتی باش نییە بەگشتی وەک گوتم ئەڵمانیا وڵاتێکی زۆر گەورەیە زیاتر لە 82 ملیۆنە بەڕاستی لە هەموو شارەکان یعنی ئەوەی نەبیت التیزامێکی باشی نەبیت لە هەر شارێکیش بیت کە مزگەوتی کوردیش نەبیت مەڵانی خۆی ببیتە مزگەوت و دەرس و تربیەتێکی باشی فێر بکرێت ئەوانی تر ئەتوانی بڵێن زیاتر لە نیو زۆر زەحمەتە بۆیان ئەو شتە التیزام بکرێت و مڵانی خۆی بپارێزێت ئاسان نییە بەڕاستی زۆر زەحمەتە ئاسان نییە لەو وڵاتە لە ئەوروپا من زۆر جار گۆتیمە و دەلێمیش منالی خۆت لازمە بکڕی بۆ خۆت منالی خۆتە لازمە لۆ خۆت بخۆت بکڕی یعنی زۆر هەوڵ بدەین ئەو مناڵە لە بپارێزی ئاسان نییە بەڕاستی. گوشار ئێمە پرسیارێکمان نەماوە تۆ ئەگەر خۆت دوجار پەیامێک هەبێ بۆ هەموو ئەو خەڵکی کە دەیانێت ڕوو لە وڵاتی ئەوروپا بکەن یاوانەی کە لە ئەوروپان ئێستا وڵایی من دەڵێم بۆ ئەوانەی کە لە ئەوروپانە کە لێرەمە خۆیان بپارێزن مناڵی خۆتان بپارێزن هەوڵ بدەن دەوروبەری مزگەوت نێزیکی شاری مزگەوتی زیاتر کە کورد ئێمەش وەک هەڕەڤەندێکی تر حەز ناکەن بچینە مزگەوتی تورک چکو مەسەڵەن خودە بە تورکیا دەرس بە تورکیا احتیمالە تشتێکی کەم بە ئەڵمانی بیت هەوڵ بدە خۆنێزیکی ماڵی خوا بکە خۆنێزیکی مزگەوتی کوردی بکە لەو شارانەی کە مزگەوتی کوردەیە هەتا توانی مناڵی خۆت بپارێزی ئەوانەیش لە ڕێگانە دوعا دەکەین ئینشاءالله ئەمڕۆ ڕۆژی دووشەمە ئینشاءالله ڕۆژی فەرەجیان بۆ بیت و ئینشاءالله لەو نەخۆشیانە ڕێزگاریان ببیت و نەجاتیان ببن و بەرەو ئەوروپا بێن و ئاکەنجی ببن و بە تەواوی جێگای خۆیان ببینن ئینشاءالله و بەڕاستیش چکۆ ئێستا وەزع بەرەو زستان دەچیت جارومانان ناقص سفرە و لە بن سفرشدا هەیە جارومانان ئەوە ئێستا لە ناو شار ئەدی لە ناو دارستان بەڕاستی ئێستا زۆر سەرمایە دوعای سلامەتیان بۆ دەکەن و ئینشاءالله ئەمڕۆ نەجات بن لەو نەخۆشیە. ئامین ئەجمعین بە هیوای سەلامەتی بۆ تەواوی هاونیشتیمانیان لەوێ و زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا وشیار ناڤیانی چالاکەوان و مامۆستا لە ئەڵمانیاوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بەعیزان لە پارێزگای هەڵەبجە سامان فەتاحی هاوکارمان لەگەڵمانە. سامان سڵاوت لێبێ و چالاکیەکانی ڕۆژ لە پارێزگای هەڵەبجە چۆنە و ئەگەر بۆشمان بگوازیتەوە بارودۆخی کەش و هەوا بڕیار هەیە لەوێ باران ببارێت ئاسمان هەوراویە؟ بەڵێ سڵاوتان لێبێ دیارە بڕێر وایە بەبێ پێشبینەکانی کەشەوە لە دوو ڕۆژی داهاتووە شەپۆلێکی دیکەی بارانبارین ڕوو لە سنوورەکە بکات. دیارە پەیوەندیمان لەگەڵ سامانە پچڕا بەداخەوە تا ئەو کاتەی سامان دەگەڕێەوەتەوە لامان دەچینە لای زانیاریەک لەسەر سعیدی نەورەسی. با پێکەوە بینیرەوە زانیاریە بین و دەگەڕێنەوە لاتەن. سعید نورسی ناوی تەواوی محەممەد سعید میرزا عەلی لە ساڵی 1970 زاینی لە شاری بەدلیس و قازای هیزان و شارۆچکەی ئیسپاریت و لە گوندی نورس ئێستا پێی دەڵێن کەپیرلی لەدایک بووە. باوکی ناوی میرزایە و دایکیشی ناوی نوریەیە. سعید نورسی بە ناوەکانی زانای سەردەم بەدیع و زەمان و مەلا سعید و مەلا سعیدی مەشهور و سعیدی نورسی و هەروەها بە سعیدی کوردی ناسراوە. یەکەم دەستپێکردنی خوێندنی لە گوندی نورس لە لای کاک عەبدوڵڵای براگەورەی بوو. لە تەمەنی 9 ساڵیدا لە ساڵی 1970 زاینی چوو بۆ گوندی تاغ و لە قوتابخانەکەی مەلا محەممەد ئەمین ئەفەندی دەستی کرد بە خوێندن. لە ساڵی 1970 زاینی قوتابخانەی تەواو کرد. لە تەمەنی منداڵیدا لە کاتی دەرس خوێندنیدا گفتوگوی زۆری لەگەڵ مامۆستاکانی دەکرد، بەڵام قوتابیەکان ئەمەیان پێ ناخۆش بوو و ئیرەییان پێدەبرد و هەندێک جاریش دەبوویە شەڕیان. سعید نورسی بە هۆی تێگەیشتنی لە بابەتە هەرئاڵۆزەکان و بە ماوەیەکی کەم کتێبی لەبەردەکرد و بابەتە زانستیەکانی با قۆڵی دەزانی بووە هۆی سەرسامی مەلا فەتحوڵڵای ئەفەندی کە لە تەمەنی 15 ساڵیدا لە لای ئەو مامۆستای دەرسی دەخوێند. بەو هۆیەوە نازناوی بەدیع و زەمانی لێنا. ژیانی نورسی وەک خۆی لە کتێبەکانیدا باسی دەکات بە 3 قۆناغدا تێپەڕیوە: سعیدی کۆن و سعیدی نوێ و سعیدی سێیەم. تا تەمەنی 45 ساڵی بە قۆناغی سعیدی کۆن دادەنێت. سعیدی کۆن خزمەتی ئیمان و ئیسلام بە ڕێگەی سیاسەت دەکات، بەڵام بەو ڕووداوانەی کە دواتر بەسەری دێت بە تەواوی ڕایدەگۆڕێت و دوور دەکەوێتەوە لە سیاسەت. نورسی یەکەم کەسە کە هەوڵی داوە بۆ دامەزراندنی زانکۆ لە کوردستاندا و کردنەوەی قوتابخانەی کوردی و خوێندنیوانی زانستەکانی سەردەم، شانبەشانی زانستە ئاینیەکان، هەروەها شارەزایی هەیە لە زانستەکانی کیمیا و فیزیا و زیندەوەرزانی و جیۆلۆجی و بیرکاری و گەردونناسی و جوگرافیا. سعید نورسی گەورەترین کەسایەتی کوردی ئەم سەردەمە و مەزنترین زانایە کە لە دوای مەولانە خالیدی ناقشبەندی لە ناونەتەوەی کووردا هاتووەتە دنیاوە و ناوبانگی گیانی بۆ دروست بووە و لە ڕوبەرێکی فراوانی سەرزەویدا سوود لە بەرهەمەکانی وەردەگیرێت. سعید نورسی زیاتر لە 130 کتێب و نامیلکەی لە ژێر ناونیشانی سەرجەمی پەیامەکانی نووردا نووسیوە و بەڵاوی کردوونەتەوە کە تا ئێساش کاری وەرگێڕان تێیاندا بەردەوامە و نووسینەکانی بۆ سەر زیاتر لە 20 زمان وەرگێڕدراون. لەو کاتەی کە سعیدی کۆن گۆڕا بە سعیدی نوێ،
کتێبی فتوح الغەیبی شێخ عەبدولقادری گەیلانی کاریگەریەکی گەورەی دروستکرد لەسەر سەعید نورسی. باشی زۆری پەیامەکانی نور لە سەردەمی سەعیدی نوێدا نووسراوە بە کورتی سەبارەت بە جیاوازی نێوان سەعیدی کۆن و سەعیدی نوێ. سەعید نورسی دەڵێت سەعیدی کۆن زیاتر بە پێی مێشکی دەڕۆیشت، بەڵام سەعیدی نوێ هەم بایەخ بە مێشک دەدات و هەم بە دڵیش. و لە دوای بەندینخانەی ئافیۆن لە ساڵی 1948 بە قۆناغی سەعیدی سێیەم دادەنرێت. سەعیدی نورسی بۆ خوێندنی زانستە گشتیەکان و زانستی ئیسلامی دەمێک بوو بیری لە دروستکردنی زانکۆیە کردبوویەوە و بۆ گەیاندنی داواکەی با حکومەت لە ساڵی 1970 چوو بۆ ئەستەمبوڵ وەک برایەتیکردنێک لەگەڵ زانکۆی ئەسهەر لە میسر. ناوی مەدرسەت و زەهرای لەم زانکۆیە نابوو. مەبەستی سەعید نورسی لە دروستکردنی ئەم زانکۆیە خوێندن بە هەر سێ زمانەکانی عەرەبی و تورکی و کوردی بێت و بابەتەکان بابەتی زانستە گشتیەکان و زانستی ئیسلامی بێت. بەڵام لەو سەردەمەدا حکومەت وەڵامی نەبوو. لە ماوەی ساڵانی 1925 تا ساڵی 1952 بە هۆی نووسینەکانی و بێدەنگ نەبوون بەرامبەر زۆڵمی دەسەڵاتدارانی ئەو سەردەما چەندین جار زیندانی دەکرێت و دوور دەخرێتەوە. سەعید نورسی لە ساڵی 1911 لە کتێبی منازەرەتدا دەڵێت مردن ڕۆژی نەورۆزی ئێمەیە. لە 23 ئازاری ساڵی 1960 دوو ڕۆژ دوای نەورۆز و لە شەوێکی کۆتاییەکانی ڕەمەزاندا لە شاری ئورفا وفاتی کرد و لە گۆڕستانی خەلیل الڕەحمان نێژرا. بەڵام لە 12 تەموزی ساڵی 1960دا لەلایەن حکوومەتەوە گۆڕەکەی تێکدرا و برا بۆ شوێنێکی نادیار. یەکێک لە وتە بەناوبانگەکانی کە دەڵێت ئەگەر دوژمنت دەوێت نەفسی خۆت بەسە، ئەگەر ئامۆژگاریشت دەوێت مەرگ بەسە. دووبارە سڵاوتان لێبێ ئازانم. دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ هاوکارمان سامان بەستوتەوە. سامان سڵاوت لێبێ، ئەگەر ئێستا گوێت لێمانە پێم وابێت لە چالاکیەکی بۆمان باس بکەی لەوێ چی دەگوزارێ. بەڵێ شوان سڵاوتان لێبێ. دیارە ئەمڕۆ ڕۆژی تەندروستی قوتابخانەکانە کۆمەلگەی پەروەردەیی یاوچەرخ لێرە باوکاری بە ڕۆبەراتی خۆپاراستنی تەندروستی هەڵبجە لێرە چالاکیێکی بەرز ڕاگرتووە و ڕۆژەی بەرز ڕاگرتووە کە لێرەدا وەشیاری بە خوێندکاران دەدرێت کە تا دەتوانن خواردنی تەندروست بخۆن و دوورکەونەوە لە خواردنی سەر عەرەبانەکان و خواردنەدانە پۆشراوەکان. لێرەدا کۆمەڵێکی زۆر خواردنی کوردەواری لێرە پیشانی خوێندکاران دەدرێت و دروست کراوە لەلایەن مامۆستایان و خوێندکارانەوە بۆ ئەوەی کە ئاشنای خواردنە کوردەواری و تەندروستیەکان بن. من لێرەدا سەرپەرشتیاری ئەم چالاکی وەردەگرم. مامۆستا نازم ئاماژتان لەمە چیەتەوێت چی بەخوێتانوێت چی بە خوێندکاران بڵێن؟ سەرەتا بە خێراتندان نەکەین. ڕۆژی جانی تەندروستی خۆراکی قوتابخانەکان بەرز ڕادەگرین. ئێمە ئامانجمان لەم ڕۆژە لە پیشاندانی ئەم پێشەنگایە ئەوەیە کە قوتابیان و خوێندکارانمان دوور بکەونەوە لەو خۆراکە ناتەندروستانی کە ئێستا دنیای بازار و مارکێتەکانی ئێمەیان داگیر کردووە و مناڵەکان خەریکە ئەبنە تەسحیەی ئەم سیستەمە بازرگانی کە هەیە ئەم خۆراکە ناتەندروستانەیەنن. بە هاوکاری لەگەڵ کاروباری تەندروستی بەڕێبەرایەتی کاروباری تەندروستی پاراستنی تەندروستی هەڵەبجە ئەم ڕۆژە پیشاندانی خۆراکە تەندروست و ناتەندروستەکانمان عرض کردووە لێرە کە پیشانی خوێندکاران و قوتابیانی بین کە ئەم خۆراکانە تەندروستن و بۆ سیحەتی ئینسان بۆ لەش ساغی باشن و ئەم خۆراکانش کە هەیە ناتەندروستن پێویستە خۆمانی لێ بە دوور بگرین و ئەوانەی کە ئێستا هەیە لە کۆمەڵە شت کە حەز داکەم ببێتە ڕیکلامێک بۆ ئەو شەریکاتانە کە ئەمانە خۆراکێکی ناتەندروستن قوتابیان لێ یان دوورکەونەوە. و بەشێکی تری ئەم پێشەنگایەکی وێنەکێشانە کە قوتابیان و خوێندکاران خۆیان لە ڕێگەی مامۆستای هونەرەوە بە وێنەکانیان دەریان خستووە کە چ شتێک ئەبێتە هۆی ناتەندروستی ئێمەوە چ شتێک ئەبێتە هۆی دروست. خواردنانێکی دروستی کردنم خواردنە کوردەواری خواردنانە بەشێکی مامۆستایان و بەشێکی قوتابیان و خوێندکاران خۆیان کە ڕامان سپاربوون لە ماڵەوە لە ڕێگەی دایبابانیانەوە
خۆراکەکان هێنراون. بەرنامە ئەم چالاکیێتان چییە؟ چیتر لێرە پێشکەشەکرێ؟ بەرنامەی دوای ئەم پیشاندانی ئەم خۆراکە تەندروست و ناترن تەندروستانەوە وێنەکان پاشان دەچینە سەر ستەیج لەوێ شالاکیمانە بێت وتارمانە بێت و شانۆیەکی تایبەتمانە بێت بۆ ڕۆژی جیهانی تەندروستی خۆراک. زۆر سپاس بۆ شوان دیارام ڕۆژێکی جیهانی لەسەر تاسەری جیهانەکە بە ڕۆژی تەندروستی قوتابخانەکان ناو دەبرێت و خوێندکاران و بە شێوەیەکی گشتیش چین و توێژەکان ئاگادار دەکرێنەوە لەوەی کە هەتا دەتوان خواردنی تەندروست بخۆن و هۆشیاری بە خوێندکاران دەترێت لەوەی کە وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاوە کە خواردنی دانەپۆشرا و سەر عەرەبانەکان نەخۆن لە ئێستادا وەک دەبینین ڕۆژانە خواردنی ناتەندروست لە مەرجەکانەوە دەستی بەسەردا دەگیرە داوردەی ناو پارێزگاکان یاریمی کوردستان دەکرێت لەبەرەوەی ئەم ڕۆژە باوکاری و ئامانگی بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی بەڕێوە دەچێت و بەرز ڕادەگیرێت لەن ئەم کۆمەڵگا پەروەردەییەوە. زۆر باشە سامان ئەو سەرپەرشتیارە قسێکی جوانی کردلەوەی کە ئێستا منداڵان خەریکە دەبنە قوربانیە و خۆراکە خراپانەی کە لە کۆمەڵگەیەمە یا هاوردە دەکرێن یاخود لە دوکان و سۆپەرمارکێتەکانە بەگشتی هەن. بچووکترین نمونەوەیە کە پزیشکەکان دەڵێن بە منداڵەکانمان هێندە لە جبس خواردن هێندە جبس نەخۆن بە دوور بن لەم جبس خواردن. بەڵام سیر دەکەی ئایا هیچ فیلتەرێک هەیە لەوەی کە چه جۆرە خۆراکێک بچێتە ناو دوکان یاخود کافتریای قوتابخانەکانەوە؟ ئەوەی هەیە بەڕێوەبەراتی پەروەردە ڕێنمایی دەرکردەوە بۆ بەشێکی زۆر لە قوتابخانەکان لەوەی کە هەتا دەتوانن لەفە و جۆرێک لە جۆرەکانی جبس و ئەو بابەتانی کە لە ڕووی تەندروستیەوە زیان بە منداڵان دەگەێنێت لە حانوتی قوتابخانەکانیاندا بوونی نەبێ بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی نەچوێتە بواری جێبەجێکردنەوە بەشێک لە حانوتی قوتابخانەکان ئەم جۆرە خواردەمەنی ئەم جۆرە کاڵانە دێنە ناو حانوتەکانەوە لەبەرەوەی ئەم جۆرە چالاکیانە ئەوە بە خوێندکارانەڵێن بەواقعی پیانەڵێن کە دوورکەونەوە لە بەکارهێنانی لەفە و بە تایبەتی ئەو خواردنانی کە لە دەرەوەی قوتابخانەکانیشیانەوەن کە سەردانە پۆشراون و لەسەر عەرەبانن و مەرجەکانی تەندروستی تێدا نییە بۆەوەی کە دوورکەونەوە لە نەخۆشی و لەبەروی تووشی نەخۆشی نەبن لە ئێستاشدا کە پەتایەکی وەرزی لە ناودا هەیە بە تایبەت تووشی منداڵان دەبێت ڕێژەیەکی زۆر لە منداڵان تووشی نەخۆشی دەبن لەبەرەوە پەیامی بەڕێوەبەراتی خۆپاراستن و کۆمەڵگەی ئەم کۆمەڵگە پەروەردێژەوەیە کە بە مناڵان بڵێن بە خوێندکاران و قوتابیان بڵێن کە دوورکەونەوە لە بەکارهێنانی ئەو خواردنانەی کە زەرر بە تەندروستیان دەگەیەنێت. زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح سپاس دەکەین سامان لەوەی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان هەبووی شوان لەسەر لەفە طبعا لەفەیەکێکە لەو خۆراکە تایبەتانی کە لە بازار زۆر سەرف دەریوانە بە جۆر لە جۆرەکان خۆی گرتووە بە خەریکە بێتە کەلتوری کۆمەلگای ئێمە بەڵام هەرگیزیش ناتوانانی ئەمە لە کۆمەلگادا ببڕی لەبەر یەکێکە لەو خۆراکانی هەم منداڵ و هەم ئامەکان زۆر حەزیان دەوێتی هەرم گۆشتی قیمە بێنەرەوە ماڵەوە ئەم سەمونەش بێنەرە ماڵەوە یان ئەمە لە ماڵەوە بۆی دروست کە هەرەڵێت تامیەوەی سەر عەرەبانەکە نادات ئەوە هینێک لەم ماوەکە بڵێن کۆڤید-19 هاتووە خەڵکی زۆر دەستیە شۆردۆمانە نکتەیەکی خۆشی هیوادارم کەس لێمان زویر نەبێ هاوڕێگە چێ بۆ لای کەبابچێ گەڵێ وەکو جاران کەبابەکە تامی نەماوە ئەڵێ کاکە لەوە تێم کۆرانەی هاتۆ زوو دەزەشۆ یعنی کێشەیەک هەیە لەوێ ڕواد هەبێ ئەو شوێنانەی کە تۆزێک نیشانەی پرسیار لەسەر پاک و خاوێنیان هەیە کەچی هێشتا بۆنی لەفەکە و کەبابەکە لەوێ زۆر خۆشترە و بەتەمترە لەو شوێنانەی کە زۆری با بڵین کوالەتی و گرنگی بە پاکخانەیە دەن نەخێر ناتوانانی جا بکەیتەوە ڕۆژانە خەڵکێکی زۆر هەیە ڕەنگە لە ڕووی مادیۆ نتوانێت بچێت ژەمە خۆراکێکی 5,000 یان 3,000 بخوات دەچێت لە سەر عەرەبانەیە یاخود لە دوکانێکی بچکۆڵانە دەبێت خاوەن عەرەبانە و لە فەفرۆش بە ویژدانەوە ماوەڵە لەگەڵ شتومەکەکانی بکا کە پاک خاوێنی خۆی ڕابگرێ نەکەوەی کە زۆر جار دەبینین لیژنەکان دەست بەسەر هەندێک ماوادی بەسەرچوو قیمەی بەسەرچوو یا ئەمە زۆر ئەمانە کە دەگرن لە پشتەوە بەڕاستی کارەساتە بابەتێکی تیژەیە کە زۆر گرفت دروستەکە و ڕۆنەیە یعنی من لە دەرەوەی هەرێمی کوردستان خواردنی خێران خواردووە یعنی بڕات هەبێ تەنها ئەو بەشەی کە پێویستە بۆت سوور دەکاتەوە و دەداتێ و ڕۆنەکە و تاوەکە لا دەچێ یعنی ئەمە ئێرە مشکلەکە تەنها لەوەی لەو ڕۆنەیە کە بێتە هۆکاری سەرەکی جەڵدەی داڵ بۆ گیرانی دەمارەکان خستبوونەوەی خوێنچکە تۆ لە بینەوە تایوەرەوە ڕۆنە لەوێ دەیکرێتەوە سەر ئەمە تۆزێک گرفت بۆ بەڵام ئەمەش هاتوین دەمانەوێت ڕۆنەکە لە ناو تاوای لە فەفرۆشەکەی کۆنتترۆل بکەین باشتر وایە لەسەر سنوورەکانە کۆنتترۆل بکرێت ئەگەر کوالەتەکەی باش بێ ڕەنگە تایوارش بمێنێتەوە لای لە فەفرۆشەکە گرفت دروست نەبێ و نەبێتە هۆیەوەی کەوا
تووشی جەڵدەی دڵبین. زۆر باشە دەچینە لای زانیاریەک لەسەر بەکتریای گەدە با بزانین ئەم زانیاریە چیمان پێ دەبەخشێت. بەکتریای گەدە چییە؟ بەکتریای گەدە بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لەلایەن پزیشکێک و بایۆلۆجیستێکەوە دۆزرایەوە. ئەو بەکتریایە کە بە نزیکەی لە گەدەی نیوەی دانیشتوانی گۆی زەوی بوونی هەیە، ڕێگەی تایبەتی خۆی هەیە بۆ ژیان لە ناو ئەو کەشە ترشەی گەدەدا. تایبەتمەندیەکانی بەکتریاکە لە هەبوونی پێیەکی درێژکە یارمەتی گەشتنی دەدات بۆ گەشتنی بە دیواری گەدە. هەروەها دەردانی ئەنزیمێک بۆ هاوتاکردنی ترشەڵۆکی گەدە و تێکدانی چڕی مادە پارێزەرەکانی دیواری گەدە. ڕێگاکانی توشبوون نەخۆشیەکە لە ڕێگەی پیسایی و هەروەها دەم و دەستەوە دەگوازرێتەوە. ئەمەش کاتێک کەسێک دەستی بەم بەکتریایە پیس بوو بێت یان کەسەکە خۆراکێکی پیس بوو بەم بەکتریایە بخوات، ئەوە مەترسی توشبوونی هەیە. نیشانەکانی هێڵنجدان، ڕۆشانەوە، ژانە سک، دڵە کزێ، سکچوون، برسیەتی لە بەیانیان و بوونی بۆنێکی ناخۆش لە دەم. ڕێگاکانی دەستنیشانکردنی گرنگترین ڕێگەی دەستنیشانکردنی بەکتریاکە بریتیە لە یەکەم پشکنینی پیسایی، دووەم پشکنینی لە ڕێگەی هەناسەوە، سێەم پشکنینی خوێن. مەترسیەکانی بڵاوترین ئەو نەخۆشیانەی کە بەکتریای گەدە دروستیان دەکات بریتین لە برینی گەدە، هاوکردنی گەدە و شێرپەنجەی گەدە ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایەن بەردەوام بێت. ڕێنمایە تایبەتیەکانی خۆپاراستن لەو نەخۆشیە. باشترین ڕێگەی خۆپاراستن بریتیە لە گرنگیدان بە پاک و خاوێنی ئاو و خۆراک، دووربوون لە خۆراکی کۆن و دەستگێڕ و زۆر خواردنی خۆراکە خێرا سوورکراوەکان. چارەسەر باشترین چارەسەری پزیشکی بریتیە لە وەرگرتنی کۆرسی دەرمان کە پێک دێت لە دەرمانی کەمکردنەوەی ترشەڵۆکی گەدە لەگەڵ دوو دەرمانی دژە بەکتریای جیاواز کە لە سەرەتادا بۆ ماوەی 10 بۆ 14 ڕۆژ بەکاردێت. دوای ئەو ماوەیە پێویستە پشکنینی دڵنیابوون بۆ لە ناوچوونی بەکتریاکە ئەنجام بدرێت کە دوای 4 هەفتە دەکرێت. کەسێک کە بیەوێ پشکنین بکات ڕێنمایی دەکرێت بەوەی کە بۆ ماوەی 2 هەفتە هیچ دەرمانێکی گەدە و بۆ ماوەی 4 هەفتە هیچ دەرمانێکی دژە بەکتریا بەکار نەهێنێت. بەڵێزان بە هاوکاری هاوکارم کاک جەلال و هاوکارانم لە پەیام لە کۆنتترۆڵ لە پشتی کامێرە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.